سڵاوتان لەبێم کاتتان باش مامۆستایانی وانەبێژ لە شاری سلێمانی لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە کردبوونەوەیەکی ناڕزایەتیان ئەنجامداوە ئەوی لە پشتمەوە دەیبینن ئێستا مامۆستایانی ناڕازیە هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی داوای دامەزراندن و مافە سەرەتایەکانی خۆیان دەکەن. هاوکات مامۆستایانی وانەبێژ دیارە لەگەڵ دەستپێکردنی دەوامکردن لە قوتابخانەکان کە لە 16 مانگەوە دەستی پێ کردووە. مامۆستایانی وانەبێژ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هاوکات لە پارێزگای هەڵەبجە و ئەمڕۆژ لە شاری سلێمانی هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی گردبوونەوەی ناڕزایەتیان ڕێخستووە. ژمارەی مامۆستایان دیارە ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایان هاتوونەتە ئێرە. من ئەچمەلایەن بۆی داواکاریەکانی خۆیان بگەن. سڵاو لێبێ مامۆستا، ئەمڕۆ بۆ هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە داواکاریتان چییە؟ داواکاریەکەمان ئەوەیە تاعینمانکەن، یعنی بەڕاستی وانەبێژی ساڵێ دوان سیان بێزار بین. حکوومەت یاریێمی کوردستان هیچ بیانوکی نەماوە. ئەو تا لە بودجەی حکوومەتی ئیتیحادی لە ساڵ 12.6 بۆ دیاری کراوە، سعری نەوت بەرزە، چاکسازی کردووە، یعنی ئەمانە هیچ بیانوکی نەماوە بۆ ئێمە تاعین بین. بەڕاستی هەمان ئەرکی میلاکمان هەیە و ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری پەروەردەکەین. زۆربەی زۆری سێکتەرەکانی بواری پەردە وانەبێژ لە ساڵ 85 بۆ 90 ڕایگرتووە، ئەرکێکی زۆر و مافێکی کەم. زۆر باشە مامۆستا، ئێوە لەگەڵ دەستپێکردنی خوێندن کە لە 16 مانگەوە دیارە ماوەی چەند ڕۆژێکە خوێندن دەستی پێکردێتەوە لە هەرێمی کوردستان، ئێوە چوونەتەوە هۆڵەکانی خوێندن یاخود بەردەوامن لە بایکۆت؟ هەنێکمان چوونەتەوە لە ئیمڕۆ بایکۆتمان کردووە، بایکۆت و سەی تا سەری چکەیت لەوە زیاتر ناکرێت چاوەڕێکەین. وەڵامێکتان بەدەست گەشتووە؟ تایسە نەوەڵڵا وەکو پێویست هەر شتێکی وامە دەست نەکۆشتەوە دڵخۆشکار بێ و نەجاتمان بێت. من چەند مامۆستای ئێوە ئەمڕۆ داواکاریتان چییە؟ چی بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن بۆ دامەزراندتان؟ بەڵێ سوپاس، ئەمڕۆ هاتوونێتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بۆی بگەین بە مافی خۆما کە ئەویش دامەزراندنە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەین کە بێ بەدەم داواکاریەکانمانەوە چکێ ماقی خۆمان و مافی خۆمانە کە دامەزرین. هیچمان لە مامۆستای میلاک کەمتر نییە، بگرە ئەرک و مافی خۆمانەکە ئێمە دامەزر چکە لەوە ئەرکمانە و ئەرکی مامۆستانی میلاک وایە. ئێوە چی بە وەزیری پەروەردە ئەڵێن دەچنەوە هۆڵەکانی خوێندن یاخود بەم شێوەیە بەردەوامە بن؟ ئێمە بەردەوامی لە خۆپشاندان و بەردەوامە بین لە بایکۆتی وڵەکانی خوێندن، ناچینەوە وڵەکانی خوێندنەوە تا نەگەین بە مافی خۆمان، تەنها داوای دامەزران نەگەین. هەتا دانەمەزرین و حکوومەت داواکارەکانمان جێبەجێ نەکات ناچینەوە وڵەکانی خوێندن. زۆر سپاس دیارەوە قسەی مامۆستایانی وانەبێژە کە هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی. چەندین دروشمیان پێیە لەوانە بەدەست ئەو مامۆستایەوە نووسیوێتی سوپاس ناچێتە ناو گیرفانەوە. سوپاس ناچێتە ناو گیرفانەوە، مەبەستت چییە؟ ئێمە مەبەستمانەوەیە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکانە هەر سوپاسی وانەبێژانەکرێ. ئێمە سوپاسمان بۆچی ئەگەر دانەمەزرین، ئێمە سوپاسمان بۆچی ئەگەر دوا ڕۆژمان دیار نەبێ. بڕوا بکەوانەبێژی وای تایە 9 ساڵە 10 ساڵەوانەبێژە کاتی تەقاودی هاتووە، یعنی ئیتر کاتی ئەوەیە لە ماڵەوە دانیشێت. ئێمە هەموو سوپاسەمان ناوێ، ئەمانەوێ بێنە سەر خەت و داواکاریەکانمان بۆ جێبەجێ بکەن. ئێمەم گردبوونەوەی بەم گەرمایە هاتووینەتە سەر جادە داوای مافی خۆمانەکەین، هیچ داوای هیچ شتێکی یعنی داوای هیچ شتێکی ترمان نەکردووە. ئەمە چەند جارەیەنە سەر جادە و هیچ داواکاریەکانمان بۆ جێبەجێ ناکەن. ئێستا لەوە ئەم خۆپیشاندانە بکەین بێنە سەر با بڵێم بەڵێ داواکاریەکانمان بە شێوەیەک جێبەجێ بکەن، بڵێنەوە شایستەدارایەکانیان بۆ جێبەجێکەن. ئێمە بۆیە هاتوین گردبووینەتەوە لەبەر ئەوەی شتێکمان دیاری بێ، لەبەر ئەوەی داواکاریەکانمان جێبەجێ بکەن، ئەویش داواکاری سەرەکیمانەوەیە ببین بە هەمیشەی. زۆر سپاس. مامۆستا پێم بڵێ ئێوە بەردەوام من لە گردبوونەوەکەتان ناچنە هۆڵەکانی خوێندن؟ بەڵێ ئێمە بەردەوامە بین بە هیچ جۆرە ئەگەر بێت و جوابمان نێنەوە بەردەوام بین. بایکۆت ئیمتیحان 2 هەفتەیتر ئیمتیحانات دەست پێکا بایکۆتیەکەی. بەڵێ بۆ تاقیکردنەوەکانیش ناچنە هۆڵەکانی خوێندن؟ بەڵێ چونکە ماوەی مانگێکە وادیانیا بە قوتابخانە وانەبێژیش لە ماوەی ئەم مانگەیە ئەگەر وا بڕوا جوابمان نێنەوە بەردەوام نابین، ناچینە بەشداری هۆڵی تاقیکردنەوەکان ناکەین. دەستخۆش، منەمەوێت دیمەنەکانتان بۆ بگوازینەوە. هاوکارم ئەگەر بێتە ئێرە چەند دیمەنی
مامۆستایانی ناڕازی دیارە لێرن گرتبوونەوە و خۆپشاندانیان ئەنجامداوە مامۆستایانی وانەبێژ ئاماژە بەوە دەکەن کە ناچنە هۆڵەکانی تاقیکردنەوەکانیشەوە چونکە وەکوخوایان ئاماژەیان پێکرد ماوەی چەند ساڵێکە بەڵێنیان پێدەدرێت بەوەی دایان بمەزرێن بەڵام دەستیان پێدەکرێت لێرەدا مامۆستایان وەکو ئاماژەیان پێکرد چەندین دروشمیان پێیە هاتوونە تا بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە داوای دامەزراندن دەکەن دیارە مامۆستایانی وانەبێژ لە سنووری پارێزگای هەڵەبجە هاوکات لە ئیدارەی ڕاپەڕین و ئەمڕۆژ لە شاری سلێمانی ئەم گرتبوونەوەیان ئەنجام داوە داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری پەروەردە بە زووی وەڵامیان بداتەوە بۆ ئەوەی داواکاریەکانیان جێبەجێ بکرێت کە خۆی لە دامەزراندندا دەبینێتەوە.